الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، باشترين كلامي خواهي پروردگارك لقرآن في رزائي فرميو، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وباشترين ريبازي في غمري خوشويسمانا صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وخرابترين ريقا وريجكانان هيك پێچەوانەی ڕێبازی پێغەمبەرە صلى الله عليه وسلم. وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. أو ڕێبازانەی کە پێچەوانەی ڕێبازی پێغەمبەرن صلى الله عليه وسلم، هەر کەسێ بیگرێتە بەر خوا پەنامان بدا، سەرگردان ئەبێ، لە ڕێگای ڕاست لا ئەدا، منهجی خواهی لێ تێک ئەچێ، و هەر کەسێکیش منهجی خواهی لێ تێک بچێ بەڕاستی عکسی هەموو بوونەوەر کە هەموو بوونەوەر بەپێی منهجی خوا هاتوچۆکە، خۆر مانگ ئەستێرەکان هەموو دنیا. بەڵام ئەو کە پێچەوانەی ئەو تەیارە بڕوە بە تەئکید خۆی ماندووەکات، قوڕەکاتە سەر خۆیان لە دنیایە، ولا آخرتشا مصير شوني آقري جهنم. أخوي قورا هموان بارز إلى آقري جهنم. سپاس بۆ تۆ خوایە گیان بۆ بارانی ڕەحمەت، داواکارین بارانەکەت پڕپیت و بەرەکەت بێ، خاک و نیشتمان و وڵاتمان تێر ئاو بکات، بەرەکەتی خۆت ڕەحمەتی خۆت بەسەر وڵاتمانە زیاتر و زیاتر بەڕێژی ڕزق و ڕۆزی بەرفراوانمان بەنسیب بکەی، دوورمان خەیتەوە لە قات و قڕیا رب العالمین. لە باسەکانی نەخۆشیەکانی دڵ دوو هەفتەی پێشوو باسی 5 خاڵمان کرد لەو خاڵانەی کە ئێمە وا پێ ئەکات کە باس لە نەخۆشیەکانی دڵ بکەین. ئەمڕۆ باسی خاڵی شەشەم ئەکەین، سادسا ما أعطى الله لهذا القلب من مكانة في الدنيا والآخرة. فالإيمان عند أهل الحق اعتقاد بالجنان وتصديق باللسان وعمل بالأركان. فإن أقوال القلب وهي تصديقاته وإقراراته وأعماله وحركاته من خوف ورجاء ومحبة وتوكل وخشية وغيرها هي أعظم أركان الإيمان، وبتخلفها والعياذ بالله يتخلف الإيمان. بەڕێزانم، خاڵێکی تر لەو خاڵانەی کەوا ئەکات ئێمە سوور ئەکا لەسەر باسکردن لەسەر نەخۆشیەکانی دڵ، ئەوەیە کە خوا جەلە جەلالۆ مەکانەتێکی تایبەتی بە دڵ داوە. تەنانەت بەڕێزانم لە لای ئەهلی حەق کە ئەهلی سونە و جەماعەیە، ئەوانەی کە ئیسلامە ڕاستەقینەکەیان گرتووە،
هەڵگرانی ئەو ڕێگا ڕاست هەیە چۆن پێناسەی ئیمانەکەن؟ لە لای ئەوان ئیمان چییە خۆشەویستەکانم؟ طبعا لە لای غەیری ئەهلی حەق ئیمان هەر یەکێ بە شێوەیەک پێناسەی کردووە. کۆمەڵێ لە خەڵک کە مسلمانانیش بڕێکیان لەو کۆمەڵەن هەنێکیان وتویانە ئیمان بەس ئەوەیە تۆ لە ناو دڵۆ باوەڕت بەخوا بێ و تەواو. ئیمان ئەوەیە لە ناو دڵۆ باوەڕت بەخوا بێ. طبعا ئەم پێناسەیە زۆر پێچەوانەی حەقە. بۆچی؟ چونکە شەیتانیش لە ناو دڵۆ ئیمانی کەوابوو بە پێی قسەی ئەمان شەیتان ئیماندارە. دیارە ئەم پێناسەیە کە پێچەوانەی حەقە، چکە شەیتان ئێمە ئەزانین خوای گەورە لە ڕەحمەتی خۆی دەری کردووە و مەسیری شەیتانیش جەهەنەمە بە ئەبەدی بە هەتایی. کۆمەڵێکی تر ئەڵێن ئیمان ئەوەیە بەس وەدەم بڵێ لا ئیلاهە ئیلا الله. جا ئەگەر ئاوا بێ بە پێی قسەی ئەمان بێ ئیمان بەس بەدەم بڵێ لا ئیلاهە ئیلا الله، ئەگەر وا بێ منافقەکانیش ئیماندارن. ئەو منافقانەی کە بەدەم ئەیانوت لا ئیلاهە ئیلا الله لە زمانی پێغەمبەر صلی الله علیه وسلم، بەڵام ناو دڵیان پڕ لە بۆگە نییە. ئەهاتن لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ڕیز یەکەم نوێژیان نەکرد، تەنانەت منافەسەی ئەبوو بەکر و عومەریان شەکرد، منافەسەی عوثمان و عەلیشیان نەکرد. بەس ئایا ئەوانە ئیماندارن؟ بە پێی پێناسە ئەو پێناسە لارە بێ کە پێشووتر هەبووە و پاشان لە ناو ئومەتی ئیسلامیش کۆمەڵێک ئەو بۆچوونیان هەیە و لە ناو کوردەواری خۆشمانە خەڵکێک هەیە هەر باوەڕی بەوەش هەیە لا یەزال، هەروە ئەزانێ یعنی لە ناو کوردەواری خۆشمان ئەلەم کۆمەڵانە هەیە، کۆمەڵێکیان هەر ئەڵێن دڵ حەساوە، دڵ خراپە ئەکا، هەرچی خراپەی دنیا هەیە ئەیکا، کاتێک قسەی لەگەڵاکەی ئەڵێ هەر دڵ حەساوە. ئەوە ئەو بۆچوونەی هێوابە لەوە باسمان کرد. کۆمەڵێکی تر ئەلەم شێوازەش هەیە کە ئەڵێ بەس وتنە بە زمان، کاتێک ئەڵێ فڵانە کەس کردارەکانی پێچەوانەی ئیسلامە، گاڵتە بە قورئانەکە، گاڵتە بە خواکە، گاڵتە بە پێغەمبەرەکە، ئەوەی نەشێت ئەیڵێ و ئەیکا، ئەڵێ ئەوە نییە وتێتی لا ئیلاهە ئیلا الله. کەوا بۆم پێناسەش پێناسەیەکی زۆر هەڵەیە، چونکە ئەگەر بەم پێناسەیە بێ منافق و خراپەکارەکان هەمووی بەرێکەون. پێناسەیەکی تر هەیە بۆ ئیمان، کۆمەڵێک گوتویانە ئیمان ئەوەیە لە دڵ و باوەڕت هەبێ بە زمانیش بیڵی، لە دڵ و باوەڕت هەبێ بە زمانیش بیڵی. ئەمەش کۆمەڵێک وایان وتووە، ئەمەش پێناسەیەکی غەڵەتە، چونکە ئێمە ئەگەر بڕۆین ئاەتەکانی قورئان تەماشا بکەین، هەموو ئاەتەکانی قورئان دەگمەن نایبینیت یەک ئاەت نییە باس ئیمان بکە عەمەلی لەگەڵا باس نەکە، کردەوەی لەگەڵا باس نەکەن. يعني بۆ نمونە خوای تعالی فەرمێ والعصر إن الإنسان لفي خسر إلا الذين آمنوا وعملوا الصالحات. يعني تەنها ئەوە حەساو نییە تو بڵێ لە دڵۆ من ئیماندارم و بەدەمیش وتمە لا ئیلاهە ئیلا الله، ئەی کردەوە، ئەی نوێژ، ئەی ڕۆژوو، ئەی زەکات، ئەی حەج، ئەی دوورکردنەوە لە خراپە، ئەی کردنی ئەوامرەکان، فەرزەکان، سونەتەکان، کەوابوو ئەم پێناسەیەش غەڵەتە. ئەو پێناسەیە کە ئەهلی حەق بە ڕاستیان زانیەوە ئەمەیە کە ئێستا عەرزتان یەکەم، ئەڵێن بە عەرەبیەکەی اعتقاد بالجنان وتصديق باللسان وعمل بالأركان. فرميانا إيمان اعتقاد يعني بيرو باور بدل، وتنا بزمان اعترافي في بكي وكرد عمل كردني شب بأركان كان لاشا وعمل بالأركان. أما حقا كوابو إيما بويا ألين دل
زۆر مهمە و زۆر جەختی لەسەرەکەین و زۆر باسی نەخۆشیەکانی دڵەکەین لەبەرەوەی دڵ خۆشەویستەکانم عملی هەیە ئیقراراتی هەیە بۆ نمونە ترس ئەگەر ئینسان لە غەیری خوا بترسێ بۆ عەقیدەی زۆر خەتەرە ئەگەر ئینسان هیوا و ئومێدی بە غەیری خوا بێ بۆ عەقیدەی زۆر خەتەرە ئەگەر ئینسان خۆشەویستیەکەی بەو شێوازە نەبێ کە لە ناو دڵیا هەیە کە خوا وتوێتی خۆشەویستی مەسئلەیەکی زۆر گەورەیە عیبادەتێکی زۆر گەورەیە یعنی ئەگەر بڕۆی تەماشای سوورەتی تەوبە بکەی خوای تەعالا یعنی ئیمانداران ئەخاتە بەراوردێکی زۆر خەتەرەوە زۆر کەس لێی بێ ئاگایە خوای تەعالا بە ئیمانداران ئەفەرمێ ئایا ئێوە باوکتان براتان کوڕتان باوکتان کوڕتان براتان عەشیرەتتان بنەماڵەتان پارە و پولتان تجارەتتان مۆزەفیەتێکەتان دائیرەتان هەموو ئەو شتانەی کە هەتانە ئایا ئەوەتان خۆشەوێ یا خواتان خۆشەوێ یا خوا و پێغەمبەرەکەیتان خۆشەوێ یعنی بەراوردێکی زۆر یعنی مەسئلەی خۆشەویستی عیبادەتە خۆشەویستەکانم یعنی ئەبێت تۆ لە ناو دڵتا هەر ڕۆژێ لە ڕۆژان ئەم شتانە کەوتە لا لەگەڵ خۆشەویستی خوایە ئەبێت تۆ خۆشەویستی خوا بەی بەسەر ئەوانەیە یعنی هەر کاتێ ڕۆژێ لە ڕۆژان خۆشەویستی خوا بوو بە دژ یەکێک لەمانە ئەبێ خۆشەویستیەکەی خوا هەڵبژێری ئەگینا تۆ ئیماندارێکی تەواو نیت بۆیە مەسئلەی محەبەت زۆر گرنگە کە شتێکە لە ناو دڵی شایە کەس نایزانێ زۆر مەسائلەکان پەیوەندی بە دڵەوە هەیە لەبەرەوە خۆشەویستەکانم زۆر گرنگە ئینسانی مسلمان دڵی خۆی پاک کاتەوە خاوێنی کاتەوە چونکە ئەگەر وانە بێ بەشێک گەورەی ڕوکنی ئیمانت لەقا بێ لەوانەیە خوا پەنامان بدە یعنی ئەگەر دڵت هەر دڵت کامل دۆڕاند یعنی نەخۆشی تەواو زاڵ بووە سەر دڵتا دوور نییە بتکا بە منافق دوور نییە بتکا بە دووڕوو یعنی چۆن ئەبی ئینسان ئەبێ بە دووڕوو یعنی مەسەلەن وای پێ بێ هەموو کار و کردەوەکانی لەبەر خاتر خەڵک بکە بۆ نمونە دێ بۆ نوێژی جمعە لەبەرەوەی خەڵک دوای خەڵک لۆبەیەکە یعنی دێ حرەکاتی نوێژەکە لەبەر چاو خەڵک بەڵام دڵی هیچ نییە لەگەڵ نوێژیە و زۆرێک لە خەڵکوان براینە ئەگەر خەڵک زۆربەی وان نەوێ باوەڕ بکە هەموو شتێک بەم شێوە نابێت کە ئێستا هەیە ئێبراینە هەر ئەم خەڵکە نییە ئێستا حال لە 12 مزگەوتی ئەم شارە من باس سمو دەکەم با زۆر قولی نەکەینەوە بڵین باس کوردستان باس عالم باس سمود 12 مزگەوتی هاتیایە 12 مزگەوت نوێژی جمعی تیاگری هەر مزگەوتی 1000 کەس ئەگری 12000 کەس لەم شارە برا با 12 نەگرێ با دەبگری هەنێ مزگەوتی 500 بگرێ مەسەلەن یعنی 10,000 کەس لە شارێکی 40,000 10,000 دێ بۆ نوێژ 10,000 بەڵکو 15 و 20,000شی مناڵە هەر جمعیان لەسەر نییە بڕێکیشی ژنە نایە بۆ نوێژەکان لەسەری نییە فەرز نییە لەسەری کەوابوو ئەوەی کە نوێژ ناکا کشتی 2,000-3,000 کەسە ئەوەی کە جمعە ناکا و نوێژ ناکا و ئەمانە ناکا ئەم 10,000 چاک بن هەموو شتێک ناگۆڕێ هەموو شتەکان گشتی ئەگۆڕێ دائیرەمان ئەگۆڕێ بازارمان ئەگۆڕێ یعنی ئەخلاق ئیتر پێویستمان بە مرور نییە سەرجادەکان چاککە بڵێ ئەمە وا بڕە وا بڕە ئیتر خۆی ئیماندار ئیمانەکەی چی پێڵێ تەواو پێویست بە پۆلیس نییە یعنی ناڵێم هەر ناتەوێ بەس یعنی وات پێ دێ پۆلیس ئیتر کەس ناڕوا بەلای پۆلیس چونکە ئەگەر تۆ بە پێی شەرعی خوا بە پێی ئەوەی کە لە جمعە ABC عمل بکەی پێویست بە پۆلیس نییە پێویست بە حاکم نییە پێویست بە ئاسایش نییە پێویست بە زۆر چشت نامێنێت چونکە یعنی وەپێی ئەگەر وەپێی شەرع بڕۆی هەموو شتەکان کۆتایی پێدێ ئیمامی ئەبوبەکر کاتێ بوو بە خەلیفە عومەری کرد بە قازی بە حاکم کاتی ئیمامی عومەر بوو بە حاکم تا ساڵێ حاکم بوو 1 ساڵ دوای ساڵەکە ڕۆژێکیان ئەبوبەکر دانیشتو بوو بڕێ سەحابە لە دەوری بوون عومەریش هات فەرمووی ئەبوبەکر ئیتر من ئیشم تەواو
فەرمووی بوو خوا نەخواست کەس عاجزی کردووە، خوا نەخواست نوقسانیەک هەیە، وتی نەوەڵڵا لەخوا بەزیا بێ کەس عاجزی نەکردم، کەس نوقسانی نە، بەڵام کەس نایە بۆ لام منی بۆ چییە؟ یعنی من لە بینایەکە دانیشتوم کەس نایە محکەمە بکە، کەس پێویستی بەوە نییە بێ بۆ لای من محکەمە بکە. ئیتر چی پێویستێکەکە من هەر بەناو منتان داناوە؟ سێکن برا بە ڕێزەکانم، سێ ئەو کۆمەڵگایەکەن، چونکە ئەو کۆمەڵگایە کە ئەهات نوێژێ کرد، ئەهات بۆ جمعە بە دڵی کرد. بەڵام کۆمەلگایەک ئەگەر کابرا دڵی لە لای نوێژ نەبێ، بۆ ڕیا، بۆ عادەت، بۆ ئەوەی وەڵا خەڵک ئەچێ بۆ مزگەوت، ئەمیش ئەچێ بۆ مزگەوت، بۆ هەندێ مەسائیلی تر وەڵی قەت ئەوە دەرناچێت. بۆیە ئیمان بەڕێزەکانم، ئیمانی ئێمە پێشا دڵ محاسبەی دڵ دەکات، دوای ئەوە دڵ ئەمجا زمان، ئەمجا ئەندامەکانی لاشە. ئیتر ئەگەر وا بێ بەرە من ناڵێم غەڵەت هەر ناکرێ، یعنی جاری وا هەیە باشترین خەڵق تووشی غەڵەتە بێ. سەحابەی پێغەمبەر صلی الله علیه وسلم لیان هەبووە لە زمانی پێغەمبەریشا غەڵەتی کردووە، یعنی سەحابەیە کاتە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەناو ئەصحابەکانە وتی ئەی پێغەمبەری خوا من زینام کردووە، حەدی شەرعم لەسەر تەطبیق. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی لا وا نییە، لەوانەیە تۆ زینات نەکردبێ، احتیمال هەیە وات تێگەیشت بێت ئێوە زینایە، لەوانەیە زینا نەبێ و بڕێک هێنی کرد و فەرمووی بڕۆ، تی پێغەمبەری خوا من زینام کردو. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چەند جارێ محاولەی لەگەڵا کرد کە بڕۆ، فەرمووی ئەی پێغەمبەری خوا من زینام کردووە. پێغەمبەری خوا فەرمووی یەک دوو کەس بچن، لە چی تۆ ناوت چییە؟ وتی من ناوم ماعزە. فەرمووی لە چی عەشیرەتێکی؟ وتی لە عەشیرەتی بەنی سەلیمە. فەرمووی پێغەمبەر صلی الله علیه وسلم بڕۆن پرسیاری بکەن بزان ئەم کابرا نەوەک شێت بێ، نەوەک نوقسانیەکی بێ، نەوەک کابرا لە گیانی خۆی بێزار بێ هاتووی ئەم قسە بکا بۆ ئەوەی عقوبە بدرێ و نەجاتی بێ. ڕۆیشتنە لای عەشرەتەکەی پرسیاریان کرد، وتیان فڵانە کەس چۆن زەلامێکە؟ وتیان یەکێکە لە پیاو چاکەکانمان، إنه من خيارنا لا حول ولا قوة إلا بالله. جاري وایە پیاو چاکیش غەڵەتەکە، من ناڵێم غەڵەت ناکرێ، بەڵام کەمە ئەو غەڵەتانە، کەم ڕوئەدا ئەگەر بێت و ئینسان مقەیەد بێ بە مراقبەی خوا، دڵی هەست بە چاودێری خوا بکە، کەم جار غافڵە بێ، مەگەر ئەگەر غافڵیش بێ کسەر تەوبە ئەکا و ئەگەڕێتەوە بۆ لای خوای تەعالا. و چی وای پێکرد ماعەز بێ خۆی داوا بکە حەقی خوای لەسەر تەطبیق بکرێ، ئیمانەکەی خۆی، یعنی لە زۆر ئیمانداریە ئەیکا، ئەگینا خەڵق هەزارەها خەڵکێ خراپە ئەکا و نوێژش ئەکا و کەسیش یعنی ئەسڵەن پرس ناکات، ئەسڵەن هەر خۆی لێگێلەکە. ئەمە مەسئلەکانە، یعنی ئیمان یەکەم جا لە دڵۆ دەست پێکە، دوای ئەوە ئەمجا دڵەکە ئەبێ بە گفتار و ئەمجا ئەبێ بە کرداریش. بۆیە سەیرەکەی کە دڵ تێک چوو ئیتر پینە ناکرێ شتەکانی تر. براینە کابرایەک دوو زەلام ئەبینی هە لە ناو مزگەوت ئاوێتە شەڕیان، هە لە ناو مزگەوت، جاری وایە لە ناو مزگەوت دوو کەس ئەوێتە شەڕی. زۆر تەکید کە سەیرەکەی مەسائیلی دڵیان تێک چوو، هە لە ناو مزگەوتە کە شەڕەکەی یعنی دڵت تێک چوو، ئەگینا تۆ چۆن یعنی ئەگەر دڵت پاک بێ لە ناو مزگەوتە چۆن شەڕەکەی؟ یا لە دەرەوە، یان سەیرەکەی زەلامێک لەگەڵ یەکێکا بینی لە مەسائیلێکا تێکە چێ سەیرەکەی کیان گوێنەدا بە دایکی بە باوکی هەموو خراپەیەک ئەڵێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ علاماتی منافق یەک ئەوەیە، دوو ئەوەیە، سێ ئەوەیە، چوارەم ئەفەرمێ چییە؟ ئەفەرمێ ئەگەر شەڕێکی کردیان بینی تێک چوو لەگەڵ یەکێکا دەست ئەکا بە جمێندان، فەجر ئیذا خاصەمە فەجر. یعنی چی علامەی منافق؟ یعنی دڵی گەردی تێکەوتووە، هەر کەسێکتان بینی گوێنی دا، یعنی معناوێت تر پێویست ناکە، ئیتر ئەوە نیشانەیە کە دڵی تێک چووە کابرا، نەخۆشی دڵی هەیە، ئیتر پێویست ناکە بڕوا سەمامەکەی بگۆڕێ، نازانم قەستەرە بکە، نازانم چی بکە، نە قەستەرەی تایبەتی خۆی هەیە مەوزوعەکە.
مەوزوع سەمامێکی ترتێک چووە کە بە دکتۆرەکانی ئینچار ناکرێت بە دکتۆرەکانی مستەشفا و ئەوانە پێویستی بە دکتۆرێکی تایبەتی دڵ هەیە کە مامۆسایەکی زانایی لە خواترسی ئیمانداری ئەڕواتە لای ئەڵێ من دڵم تێک چووە. من ئەمڕۆ جمێنێکمدا یەک سەحابە ناوی بیلال بوو زۆر خزمەتی پێغەمبەری خوایە کرد صلی الله علیه وسلم لە سابقینی ئەوەلین بوو بەڵام عەبد بوو قوڵ بوو و ڕەشپێستیش بوو یعنی پێستی ڕەش بوو ولا ناو مجتمع و کۆمەڵگای خۆمانە عادەت وایە کەسێک يعني ڕەش پێست بێ و قوڵ بێ و ئەمانە تۆزیەکینی کەمە. ئەم سەحابەیە یەکێک بوو لە ئەوائیل ئێمە پێی ئەڵێن سەیدنا بیلال بانگدەری پێغەمبەر صلی الله علیه وسلم یەکێک لە گەورەترین سەحابەکانی پێغەمبەری ئەبوو ذەڕی غیفاریش یەکێکە لە گەورەترین سەحابەکان هەتا خۆی ئەڵێت چوارەم کەس بوومە ئیمانم هێنا بەڵام خۆی چوارەم نەبووە ئەو وا تێگەیشتۆ چوارەمە یعنی لە ئەوەلەکان بووە. ئەم سەحابە بەڕێزە ڕۆژێکیان لە مەدینە یعنی چەند ساڵ تێپەڕی کردووە بەسەر ئیسلامە لە مەدینە ڕۆژێکیان نازان لە معاملەیەکە لە چ شتێکە بەینیان تێکەچی لەگەڵ بیلال بەینیان تێکەچێ بەشەر من و تو لەسەر معاملەیە بەینمان تێکەچێ لەسەر شتێک جاری وایە باوک و کوڕ بەینی تێکە برا و برا بەینی تێکەچێ جاری وایە هەیە خوشک و برا بەینی تێکەچێ ئەوێ ئەو شتانە ڕۆدا لە مرۆڤە کە بەینیان تێک چوو یەکسەر ئەم وتی هەی کوڕی ژنە ڕەش پێستەکە یعنی قسەیەکی ناخۆشی کرد. بیلال یەکسەر بێدەنگ بوو ڕۆیش بەلای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وتی ئەی پێغەمبەری خوا ئەبوو ذەڕ وای پێم وتووە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەبوو ذەڕی بانگ کرد فەرمووی ئەبوو ذەڕ تۆ وات بە بیلال وتی بەڵێ. فەرمووی ئەبوو ذەڕ هێشتا نەفامی و جاهیلیەت لەناو دڵتان ماوە هێشتا نەفامی و جاهیلیەت لەناو دڵتان ماوە. ئەبوو ذەڕ دەستی کرد بە گریان یعنی من هێشتا جاهیلیەت لەناو ئێمە هەزار لەو قسانەمان بۆ بکرێت کەس دەست ناکا بە گریان کەس خەفەرجیشی وە ناخوا چونکە ئێمە نەخۆشی دڵمان هەیە دڵمان نەخۆشە بەڵام ئەو ئەزانێ یعنی جاهیلیەت لەناو دڵتان ماوە یعنی چی بۆیە دەسەکا بە گریان ئەگرێ ئەڕوات دەستی بیلال ماچەکە ئەڕمێتە مل پێیە ئەڵێ بیلال تو ئەو خۆیە گردن مازاکە یەکێکە لە ڕئیس عەشرەتەکانی بنەماڵەکەی خۆی بەڵام ئەڕوا ئەڕمێتە مل بیلالە تو ئەو خۆیە گردن مازاکە من کردم تۆ نەیکەی والله ئەڕمێتە مل پێیە بیلال ئەڵێ براکەم گردنتە ئازابێ. ئاوا ئەسحاب پێغەمبەر ئاوا ئەسحابەکانی پەروەردە کرد ئەسحابە ئاوا بوون بۆ دڵیان خەمیانە خوارد بەڵام ئایا ئێمە وای ئێمە چەندێک واین ئەوە زۆر پێویستە بەڕێزان داواکارم خوای گەورەی ئیسلاحمان بکە یا ڕەبی هیدایەتمان بدەی یا ڕەبی نوری ئیمان بخێتە دڵەکانمانەوە یا ڕەبی خوایە دڵەکانمان ئاوادان کەیتەوە بە ئیمان یا ڕەبی دڵەکانمان ئاوادان کەیتەوە بە ئیمان یا ڕەبی خوایە دڵەکانمان ئاوادان کەیتەوە بە ئیمان یا ڕەبی خوایە گفتارەکانمان چاک بکەی قسەی باش بخەیتە سەر زمانمان یا ڕەبی خوایە کردەوەکانمان چاک بکەی یا ڕەبی خوایە دوورمان خەیتەوە لە کردەوەی خراپ یا ڕەبی ئیسلاحی حاڵمان بکەی یا ڕەبی بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت خوایە ئەم دەم چاوانە لە ئاگری جەهەنەم بپارێزە یا ڕەبی خوایە وڵاتمان بپارێزە خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت بەرەکەتی خۆت بڕژێنە بەسەر ئەم وڵاتە تەرەقی بە دینی ئیسلام بدە هیدایەتی گەنجەکانمان بدە ڕەحم بە دایک و باوک و برا و خوشکانمان بکە یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت یا ڕەب العالەمین کار بەدەستانمان ساڵح بکەی یا ڕەبی ئەوەی چاکە بیخەیتە مێشکیانەوە ئەوەی خراپە یا ڕەبی خوایە لە مێشکیان دەریکەی یا ڕەبی وایان پێ بکەی ببن بە خزمەتکارێکی باشی ملەتەکەی خۆیان ئامین ئامین.